شەشەمین پێشانگای هایتێکس بۆ ئەلیکترۆنیات لە شاری هەولێر کرایەوە. بڕیار وایە لە 7 بۆ 10 تشرینی یەکەم لە کاتژمێردەی بەیانی بۆ 6 ئێوارە بەردەوام بێت. 122 کۆمپانیا لە پێشانگاکەدا بەشداریان کردووە کە 27یان بیانین و لە 15 وڵاتی جیاوازەوە هاتوون. هەروەها 11 کۆمپانیا لە ناوەڕاست و خواروی عێراق و 74 کۆمپانیاش ناوخۆیین. ئەم ڕۆبۆتە لە ZMC گروپ بۆ دروست دەکرێت و ئەوەیان تەنها بۆ نیشاندانی خەڵکە کە بەیانی دوو بەیانی دەتوانین لەمانە بێن بۆ هەولێر یان بۆ کوردستان وەکەوەی لەسەر شاشەکە هەیە دەتوانێت لە باتی حەریق ئیش بکات. یان لە باتیەوەی من حەریقم بچمە ژوورەوە بستێم ئەم ڕۆبۆتە هیچی لێ نایە. دەتوانێت بچێتە ژوورەوە ژیان وشتی خەڵکیش ڕزگار بکات. لە هەمویان باشترە مواصفاتی یان مەقسەدم لە هەمووی بنترە. ئەوان تەقریبی بای 6 دەفتەرە. ئەوانەش پاتیان گچکەیە ناتوانین پاتی گەورە بهێن بۆ کوردستان هەتاوەکو موافقە وەرگرین. ئەگەرنا بۆ ئەمنیەت زۆر باشە بۆ زۆر شت بەکاردێت. تەنانەت ئەگەر مەسەن من نەتوان بە دوایەکەی بکەم مەتوانێت بە دوایەکەی بکەوێ و عەزەتی دابیکەوێنێ. تایبەتمەندیەکانی مەش ئەوە نابوون منە ئێمە سێروسەکانمان 24 ساعتن بەرنامەکەمە پلاتفۆرمەکەی ئۆروپیا زیاتر لە یەک بەرنامە لە خۆ دەگریتن. ئەوانەی کە ئیشتیراکیان لەگەرمە هەیە مرتاحن مشکیلیان نییە بە دڵنیاییەوە دەتانی سوود لێ ببینیتن چکە سیارەکەی دەپارێزی لە دزین بوون منە ئەگەر دایە دەست کەسەکی دەزانی سرعەتەکەی چەند بوو کە پێ ڕۆیشت هەروەها چەند گازی سەرف کردیتەوە لە چێن دەری ڕاوەستایە نۆتیڤێکشنی لە بۆ دێتن بوون چتە تجاوزەکی کردیە سەردانی چ زوونەکی کردی ئەوانە هەموو لە کنی دیار دەبیتن. لە پێشانگاکەدا تازەترین ئامێرە ئەلیکترۆنیەکان نمایش کراون. لە نێویاندا ڕۆبۆتێک نمایش کراوە کە لە ڕێی زیرەشی دەستکردەوە دەتوانێت ڕاوێژی داراییت پێ بدات و لێکدانەوە بۆ ئەگەرەکانی داهاتوو بکات. بازرگانان بە بازاڕدارایەکان دەبەستینەوە و لە نوێترین با بڵێن خزمەتگوزاری دارایی ئێمە ئەم ڕۆبۆتەمان هێناوە کە ئەم ڕۆبۆتە وەکو زیرەکێکی دەستکرد ئەتوانێت ڕاوێژی دارایی بە بازرگانەکان بکە کاتێک کێشەیەکیان هەیە یاخود ئەتوانی پرسیارێکی لێ بکەی وەلی ئێستا زمانی کوردیش فێر بووە ئەتوانن بە کوردی خەڵک قسەی لەگەڵا بکە بۆ نمونە چۆن داهاتم زیاد بکەم بۆ نمونە کێشەیەکی دارایی هەیە ئەتوانی ڕاوێژی پێ بکەی یاخود داوای شیکاری لێ بکەی ئایا شیکاری نرخی زێر بەرەوشۆ ئەڕوا یاخود هەر بابەتێکی تر نرخی نەوت. ئێمەش وەکو کۆمپانیای پاوەر سۆلید بەشداریمان کردووە نوێترین تەکنەلۆژیا لە بواری سیستەمی سۆلەر پەنەڵ واتە سیستەمی وزەیخۆر نمایشی بابەتەکانمان لێرە دەکەین کە نمایشکردنی چەند جۆرە پاتری و ئینڤێرتەرێکە کە تەمەنیان زۆر درێژە. پێشتر کێشەیەکە بوو لە دانانی سیستەمی وزەیخۆر تەمەنی پاتریەکان تەمەنی ئامێرەکان کورد و ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا تەمەنەکانیان زۆر بوو. بۆ نمونە پاتری هەیە کە پێشتر 2 ساڵ 3 ساڵ تەمەنی بوو ئێستا نزیکەی 12 بۆ 17 ساڵ تەمەنیتی. ئەوە ژوای کردووە کە متمانە لای خەڵک دروست بێ و گرنگی زۆر بە بابەتی سیستەمی سۆلەر پەنەڵ بدەن. پێشانگای هایتێکس یەکەم پێشانگایە لەسەر ئاستی عێراق و شەشەمین گەورەترین پێشانگایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. 3 خەڵاتی تایبەتیش لە ئایفۆن 17 گەشتی وڵاتی دەرەوەی عێراق و دابینکردنی 6 مانگ هاتوچۆ بۆ قوتابیان بۆ ئەو کەسانە ئامادە کراوە کە سەردانی پێشانگاکە دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.